گۆڤاری کۆنکۆرسی ئیتالی یەکێک لە گۆڤارە بەناوبانگەکانی جیهانە و ساڵانە کێبڕکێک بۆ بەشێک لە شێوەکارە بەناوبانگەکانی جیهان بە ئەنجامەگەیەنرێت و لە دوای کێبڕکێ بینین کە بەشێک لەم شێوەکارە بەناوبانگانە ئەبنا خاوەنی خەڵاتی گۆڤارەکە لە ئەکاونتی زۆر بەڕێز مامۆستا محەممەد فەتاحەوە با بڵم خەڵاتەکەی بڵاو کردوتەوە کە ئەمیش بۆ ئەم ساڵێکێک بووە لەو کەسایەتیانی کە توانیوێتی لەنێو ئەم کێبڕکێیە کە بە ئەنجامەگەێنرێت بەشداری بکات لە ڕێگەی ئۆنلاینەوە و ببێتە یەکێک لە براوەی خەڵاتەکانی شێوەکاری لە جیهان. هونەرمەندی شێوەکار محەممەد فەتاح لە تۆری کۆمەڵایەتی هەواڵی بەدەستێنانی خەڵاتی داهێنانی بڵاو کردوێتەوە و نووسیوێتی خۆشحاڵم بە وەرگرتنی خەڵاتی داهێنان لە ناو 400 بەشداربووی پێش بڕکەی هونەری شێوەکاری کە بە شێوەی ئۆنلاین گۆڤاری کۆنکۆرسی ئیتالی ساڵانە سازیەکات کە گۆڤارەکە مێژوێکی دیێرینی هەیە. ڕۆژی 12 لە هۆڵی مۆلیناری لەلایەن بەڕێوەبەری گشتی گۆڤارەکە خات و ریتا ئۆفسێدلۆپۆ خەڵاتەکانی ئاشکرا کرد. هەموو خەڵات وەرگرتنێک واتە ئەرکی سەرشانی ئەو هونەرمەندیان ئەو کەسایەتیە زیاد دەکات. ئێمە بە سفەتێکە ماوەیەکی زۆرە لە بواری شێوەکاریدا کار دەکەین و چەندین بەشداریمان هەبووە لە مەجالەکە. ئەمە بۆ خۆی بەڕاستی کارێکی زۆر باشە، بەڵام ئەمە داوات لێکە کە تۆ بێ زیاتر داهێنانکەی. ئەم خەڵاتە ناوی خەڵاتی داهێنانە، تۆ لە ناو 400 هونەرمەندە خەڵاتی داهێنان پێ بەخشی. ئەمە کارێکی گەورەیە بەڕاستی. ئەمە سوپاس بۆ ئەو لیژنەی کە ئەو کارانەی تاوتوێ کردو. طبعاً ئەم بەشداریکردنێکی ئەفتیرازی بووە. 400 هونەرمەند کارەکانیان پێشەش کردووە، من بە 2 تابلۆ بەشداریم کردبوو.